بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لا تفسير سورة آل عمران قيشتنا آيات الصوت ونوت بينش كوتا لا برا وكوتا درسي سورتك كدواي كوملك دعاء كقتمان أو كسانا دەیکەن و دەیڵێن کە خوای گەورە لە قورئاندا بە عاقڵ و ژیر طبعا ناوی بردوون دوای ئەوەی کە سەیری دروستکراوەکانی خوای پەروەردگار دەکەن و حکمت و دانایی خوای پەروەردگاریان زیاتر بۆ دەردەکەوێ دەگەنە ئەنجامێک دەگەنە نەتیجەیەک کە لە هەموو بارودۆخەکاندا بە پێوە بن بە دانیشتنەوە بن ڕاکشاو بن یان خەریکی هەر ئیش و کار و معاملەیەکی بن خوای پەروەردگاریان لەبیر بێ و هەمیشەش لە بەرامبەر خوای پەروەردگاردا ئەو دوعایانە دووبارە دەکەنەوە. ئەوانە چێن؟ من گوتمان ئەو کەسانن کە خوای گەورە پێی گوتوون عاقڵمەند ژیر و هەروەها کە دوعا و پارانەوەکانیشیان کردن بەبێ گومانی نەتیجەی دوعا و پارانەوەکان ئەو ئاەتەیە کە ئێستا دەیخوێنین کە خوا جوابی دوعای هەر کەسێک دەداتەوە کە لە دڵەوە طبعا دوعای بکە ئەوە یەک و پاشان دوعاکانیشی بەردەوام بن بەردەوام تکراریان کاتەوە کە ئەو مەجموعە دوعایانە یا کۆمەڵە ئاەتانە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتەیەوە کە بۆی هاتبوو لە خوارێ بەردەوام شەوانە کە هەڵدەستایەوە لە شەو نوێش پێش ئەوەی هەستێت لە جێگاکەی خۆی ئەو ئاەتانەی دەخوێندن و دوعاکانی دووبارە دەکردنەوە. جا ئاەتەکە ئەوەی ئەمڕۆ دەفەرمێ فاستجاب لهم يعني وەڵامی پارانەوە و دوعاکانی دانەوە ربهم پەروەردگاریان فاستجاب يعني وەڵامی دانەوە فاستجاب لهم وەڵامی ئەوانی دایەوە ربهم پەروەردگاریان. ئەو جار پێی گوتن چی؟ ئەنی بێگومان من لا أضيع يعني نافوتينم بزايعي نادم بهدري نادم عمل عاملين عمل يعني كرداري عاملين إيش كردار كريك منكم لأيوة من ذكرين كسكا نيربت أو أنثى يامي به كسكا نيربه يامي به جا دفربون وآتا کاتێک هاتە خوارەکە ئوم سەلەمە چوویە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتەی پێغەمبەری خوا لە قورئاندا تەماشا دەکەم نابینم خوای گەورە باسی پاداشتی ئافرەتانی کردبێ ڕەنگە ئەو ئاەتە هاتە خوارێک کە ئاەتەکە پێمان دەڵێ هیچ ئاەتێکی قورئانی پاداشتەکەی حکمەکەی تایبەت نییە بە پیاوان یا بە ئافرەتان هەرچی حکم هەیە ئەگەر فەرزەن سیغەکە شێوەی بەکارهێنانەکەی ڕوو لە پیاوانیش بێ حکمەکە ئافرەتانیش دەگرێتەوە و ئەو جێگایانەشی کە بەنمونە خیتابەکە لەگەڵ ئافرەتانە ئیلا و حاڵەتانە نەبێت کە تایبەتن بە ئافرەتی مەسەلەی عادەی و شیردان و کێندێک کردارانە بەس ئافرەت پێی دەکرێت بەس ئافرەت دەتوانێت بیکە ئەوانەنا دەنە ئەحکامی دیکە کە لە قورئانەدا هاتوون خۆ لەبەرەوەی جارێ بە حکمی ئەوەی قورئانی بەسەردا هاتووتە خوارێ پێغەمبەرە صلی الله عليه وسلم نێری نەبووە وایە و ئەو کۆمەڵانەش کە یەکەم جار قورئانیان وەرگرتووە زۆرتر لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پیاوان بوون پیاوان زۆرتر لەگەڵ پێغەمبەری خوادا بوون بۆیە زۆرتر لە قورئاندا ضەمیری مذەکەر و سیغەی مذەکەری بەکار هاتووە دەنا ئەحکامی قورئانی و حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم تایبەت نیە بە پیاوی یا بە ئافرەتی تەنانەت ئەو شوێنانەیە حەدیثی زۆرمانەیە دەفەرمێ هەر پیاوێک ئەگەر ئافرەت بێ یان پێغەمبەر دەفەر پیاوێکم دی لە بەهەشتێری گە ئافرەت بێ لە شوێنی پیاوەکەی هەمان حکمە وێ لە تەفسیرکردنەکەشدا کە دەگوترێ یعنی ڕەجوول کە تەفسیری دەکەین بڵێین کەسێک باشە و کە دەشگوترێ ئیمڕە ئەمەرزێت تەنها مەبەستی ژن بێ جاری وایە یعنی کەسێک بەڵام ئەوەی کە ئاەتەکەی جاری وایە لەسەر هاتۆتە خوارێ حکمەکەی لەسەر جێبەجێکراوە یەکەم کەس دەگونجێ پیاو بێ یا ئافرەت بوو بێ جا ئەو ئاەتەکە هاتە خوارێ تەوان کردی بە قاعیدە و کردی بە یاسا کە هەر پاداشتێک لە قورئاندا بۆ پیاوان باس کرابێ بۆ ئافرەتانیش باس کراوە تەنانەت جیهادیش خۆ جیهاد لەسەر ئافرەتان واجب نییە هەموو کاتێکی وایە بەڵام چوون یان نەچوون ئافرەتان زۆر جار چوون
کە چوون بۆ جیهادش ئەمان پاداشتی پیاوانیان دەستکەوتووە. بە نمونە هیجرەت و کۆچکردن لە مەککەیەوە بۆ مەدینەی بەس پیاو هاتن یان ژنیش هاتن، ژنیش هاتوون هەر ژنێک هاتبێ ئەجری وەکو ئەجری پیاوەکەی. با لە قورئانشدا گوترابێ والذین هاجروا والذین طبعا الذین اسم موصولە بۆ شێ بەکاردێ بۆ مذەکەری لە ئەسڵدا بەکاردێ وایە هاجروا واو پێ دەگوترێت جەمع بۆ جەمعی مذەکەری بەکاردێ. بەڵام ئەمە بەسی ئافرەت نییە بێگومان. طبعا ئەوە هەموو ئیشکالەکانی ڕەواندونەتەوە کە لە قورئانەدا کاتێک کە ئاەتێک دەخوێنینەوە یا دەمانەوێت تەفسیری کەین و معنایکەین دەبێت ئاگامان لێ بێ. یەکەم کە باسی سەبەب نزولەکەی دەکەین تەنها بۆ ئەوە باسی دەکەین لی تێبگەیندنا تەنها ئاەتەکە هیچ ئاەتێک نییە تەنها تایبەت پێ بە شەخصێک و بەڕووداوێکی دیاری کراوە وازحە. و هەروەها ئێمە ئیشمان بە مەبعنا گشتیەکەیەتی معنا گشتیەکەی حسابی ئەوی ناکەین سێغەی بەکارهێنانەکەی بۆ پیاوانە یا بۆ ئافرەتانە. هەرچی ئیماندار بێ شمولی هەموو حکومەکانی ناو قورئان و ناو فەرمودەی پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم. بۆیە خوا دەفەرمێ فاستجاب لهم وەڵامی ئەوانی دایەوە پەروەردگاریان. ئەو جار پێی گوتن چی؟ ئەنی بێگومان من لا ئوضیع یعنی نایفەوتێنم بەزایعی نادەم بەهەدەری نادەم عمل کرداری عامل هیچ بکەرێک منکم لە ئێوە وایە جا ئەو کەسە من ذەکەرین نێر بێ نێری نەبێ ئەو ئونسایەمەی نەبێ وازحە. خوای گەورە پێمان دەفەرمێ بعضکم من بعض هێندێکتان لە هێندێکتانن هەرچی نێرینە هەیە لە چێ لەدایک بووە لە مەینەیەکی بووە وایە و هەموو مەینەیەکیش بابەکەی چیە؟ ئەگەر دایکەکەی مێ ئەی بابەکەی نێرینەیە بۆی ئەو بەگژ یەکتری داکردنی نێرومێ ئەو بزوتنەوەی مێینیزمە فێینیزمە چی پێ دەڵێن کە تەمەنەوە دەستی کوفر و بێباوەڕیە کە دەیانەوێت نێر بەگژمێ یا مێ بەگژ نێر داکەن دەنا منطقە یعنی ئافرەت مێ بێ دەزانێت بابی نێرە دژاتی بکە یان کە بۆ خۆی ئەوەی دەیبێ هەر کسی دەبێ ئافرەت کوڕیشی دەبێ وایە کوڕەکەی یاکسەکەی حتمما لای کەمی وەکوێک خۆش دەوێت نەگەن کە زۆرینەی ئافرەت زۆرجار کوڕیشیان خۆشتر دەوێت لە کە بۆ خۆشیان مێنە وایە بۆیە ئەوە تەوان پێچەوانەی دینە ئیسلام ئافرەت و پیاوی بەیەک چاو سەیر دەکات تەکمیلە و تەواوکەری یەکترین ئەو شتە بێتامانەی کە هێنراونەتە زۆر جار بە ناوی دینیش دەگوترێ کاتی خۆشی لە ئادەم لە ناو بەهەشتێشدا ئەوانەی دژە ئافرەتن یا دەیانەوێت جاری وایە ڕقی ئافرەتی سەبارەت بە دین دروستکەن بەمەبەست دەڵێن حەوا یەکەم جار بە قسەی شەیتانی کردووە و بەڵام لە قورئانەداوە باز دەکا کە باسی تاوانباری دەکا باسی هەردووشیان دەکا کە باسی زاڵمیەتی دەکا ڕەبەنا ظەلەمنا ئەنفوسەنا ئەوجا کە دەریان دەکا خوا هەردووکیان بەیەکەوە دەردەکات هەردووکیان بەیەکەوە بە دەردەنێ هەردووکیان بەیەکەوە فریویان خواردە. بۆیە ئافرەت و پیا و تەواوکەر و تەکمیلەی یەکترین هەر لە یەکترینە هیچ مەڵتێق نییە. بعضکم من بعض هێندێکتان لە هێندێکتانن. فالذین هاجروا جا هەر کەسێک ئەوانەی کە کۆچیان کردووە ئەوە یەک کۆچیان کردووە لە کوێوە بۆ کوێ کاتی خۆی لە مەککە بۆ مەدینە یان ئێستا لە شوێنێک کۆچ دەکەی لە شوێنێک دەڕۆی کە دینداریت پێ ناکرێ بۆ جێگایەکی دیکە کە بە ئازادی دەتوانی دینداری بکەیت یان هێندێک لە عولەما دەفەرمون هیجرەتی ئێستا ئەوەیە کە ئینسان واز لە تاوان بێنێ لە گوناها بێنێ بەرەو چاکەکاری بێ و ئوخرجوا من دیارهم و ئەوانەی وەدەرنران دەرکران لە ئاوەدانیەکانیان ئەوە دوو ئەو جار وەئوذوا فی سەبیلی ئەزیەتدران ئازاردران ئەشکەنجەندران فی سەبیلی لە پێناوی من لەبەر خاتری پابەندبوونیان بە شەرع و ڕەزامەندی من یعنی ئامادە نەبوون واز لە دینی من بێنن بۆیە سزایاندان ئەوە سیفەتێکی دیکە وەقاتەلوو و هەروەها شەڕیشیان کرد لە پێناوی خوا لەگەڵ بێباوەڕان و کافراندا ئامادە بوون کافران و بێباوەڕان لە حاڵەتی حەرب و شەڕدا بکوشن ئەو جار وەقوتیلوو خۆشیان کوژران ئەوان هەموو سەحابە کوژراون نە بەڵام ئامادە بوون
بکوژرێن مەرزنی هەموو مسلمانێک بکوژرێ وایە بەڵام هەموو ئیماندارێک دەبێ ئامادەی تێدا بێ ئەگەر گەیشتی ئەو ڕۆژەی کە پێویست بوو لەسەر دینەکەت و مەبدەئەکەت شەڕکەی لەگەڵ کەسێکی بێدیندا دەبێ ئامادە بێ بیکەیت جا ئەگەر نەشت کرد خوای گەورە ئەجرەکەت بۆ دەنووسێ ئەگەر لە دڵەوە ڕاستکەی مەرزنی هەموو کەسێک شەهید ببێ و بکوژرێ بەڵام کە ئامادەی شەهادەتت هەبوو وەک ئەوەی وایە شەهید بوو بیجاری کەش باسمان کردها دەرسەکانی پێشووتر هەر کەسێک ئەو سیفەتانەی تێدا بێ فالذین هاجروا ئەوانەی کۆچیان کردووە و بە دڵنیاییشەوە دەکرێ بڵێن ئەوانەی ئامادەن کۆچکەن ئێمە کۆچمان نەکردو بەس ئەگەر ڕۆژێک هاتە پێشێک کە پێویست بوو تۆ شارەکەی خۆت گەڕەکەکەی خۆت منتیقەکەی خۆت بەجێ هێڵی بەڵام لەبەر خوای ئیستیعدادت تێدا بوو و هەروەها ئەگەر دەریان کردی یعنی مخەیر کرای لە بینی ئەوەی واز لە دینەکەت دێنی یان واز لە نیشتیمانەکەت دێنی دینەکەت خستە پێش نیشتیمانەکەتەوە و هەروەها ئەزیەتیان دای ئەزیەتی نەفسی جەستەیی تانەوتە شەر لێدان بەڵام قبوڵت کرد لە پێناوی چێ لە پێناوی خوا ئەوجار ئامادە بووی بکوژی و ئامادە بووی بکوژرەی لە پێناوی خوادا ئەو پاداشتت بە دڵنیاییەوە بە مسۆگەرە خوا دەفەرمێ هەر کەسێک ئەو سیفەتانەی بە فیعلی بەسەردا جێبەجێ بوو بن یان ئامادە بێت ئەوانە بەسەر خۆیدا جێبەجێ کات ئیستیعدادی ئەوانەی هەبێ لأكفرن عنهم بدڵنیاییەوە سوێن بێ ڕەشکەینەوە لەسەریان سەیئاتهم هەرچی خراپەیە هەرچی تاوانە کە زۆر جار گوتمان کە دەگوترێت سەیئات یعنی گوناهی گچکە دەنا ئینسان ئەگەر هیجرەتیشکە هەندێک کەبائیر و گوناهی گەورە هەن بە تایبەتی حەق الناس و مافی خەڵکی پێویستی بە تەوبەی تایبەت و بەیجێڕانەوەی حەقی ئینسانەکانەوە هەیە بە دڵنیاییەوە ڕەش دەکەمەوە خوا دەفەرمێت لەسەریان هەموو خراپەیەک ئەوە یەک چاکەی دووهەم وەلە ئودخیلەنەهم وە بە دڵنیاییەوە سوێن بێ دەشیان خەمە ناو جەناتین چەندان باخ چەندان بەهەشت کە تەجری دەڕوا من تحتها بەژێر هەر باخێکدا الأنهار چەندان ڕووبار ئەوە دوو هەرەوە نەخوا لە گوناهاکەت خۆش دەبێ کە لە گوناهاکەت خۆش دەبێ یعنی لەسەر گوناهاکەی سزاد نادا بەوەی کە سزاد نادا لێت ناگەڕێ دەشت خەمە ناو چەندان نەگیەک چەندان باخ و بەهەشت کە بەژێر هەر باخێکیشدا دەڕوا چەندان ڕووبار کە ڕووبارەکانی بەهەشت خواردنەوەکانی بەهەشتێ هەمووی بە ڕووبارە جگەلەوەی کە بە سوڕاعی و پەرداخیش لەسەر ڕێگاکان و مەمەڕەکان دانراون ئینسان دەتوانێت بیخواتەوە بەڵام بەناو هەر باخێکیشدا ڕووباری ئاو هەنگوین شەراب شیر دەڕوا ئەوجار تەوابەن ئەوە پاداشتێکە من عند الله لەلایەن خواوە پێتان دەدرێت خوا دەیبەخشێت ئەوجار والله خوا عنده لایەتی حسن الثواب حسن الثواب جوانترین پاداش یعنی ئەوەی کە ئێمە دەڵێن باخ تەنها بۆ ئەوەی تۆزێک لە مێشکمان لە تێگەیشتنی ئێمە نزیک ببێتەوە ئەو باخانەمان بێنە پێش چاوی کە لە دنیادا دیومانن وایە بەڵام دەکرێت باخی بەهەشتێ و باخی دنیاە بەیەکەوە بەراوردکەین بێگومان نا کە باسی ڕووباری دەکرێت لە دنیاشدا بڕۆ سەر ڕووبارێکی ساف و خاوێن لەزەت و خۆشی لێ دەبینی وایە ئەو بەس بۆی یعنی ئەوەی تۆ دیوتە ئەوە بێتە خەیاڵت دەنا کە باز دێتە سەر باسی بەهەشتێ هەرچی لە بەهەشتێدا هەیە شتانێکن ما لا عین ڕەئەت هیچ چاوێک نەیدیون ولا ئوذن سەمیعەت بە بیستنیش کەس بۆی باز نەکراون ولا خەتەڕ عەلا قەلبی بەشەر بە وەسوەسە و خوتخوشتەش بەسەر دڵی هیچ کەسێکدا نەهاتوون بۆی هەر شتێکی بەهەشتێ ئەتۆ بێنە لە مێشکی خۆتدا لێکیدەوە هەرچی تۆ بیری لێ دەکەیەوە هەو نییە هەرچی بە خەیاڵی تۆدا دێ لە جوانی هەو نییە زۆر لەوەی جوانترە کە ئینسان تەسەووری دەکا بۆیە والله عنده خوا لایەتی حسن الثواب جوانترین پاداش فاستجاب لهم وەڵامی ئەوانی دایەوە کامانە ئەوانەی کە ئەو هەموو دوعانەیان کردن چەند جار ڕەبەنای تێدا بوو ربنا ما خلقت ربنا إنك ربنا إننا سمعنا ويا ربنا فاغفر لنا ربنا وآتنا هر کەسێک علەما دەفەرمون هێندە دوعای دووبارە بکاتەوە حتمما خوای گەورە وەڵامی دوعای دەداتەوە یەکێکیش لە ئەدا یعنی لە ئادابەکان
و لە مەرجەکان و لە ئیشارەت و ئاماژەکانی قبولبوونی دوعا ئەوەی کە ئینسان لە دوعاکردن بێتاقەت نەبێ وەڕەز نەبێ داواکاریەکت هەیە لە خوای نەک جارێک هەموو ڕۆژێ یان چەند جار دووبارەیکەوە خوا هەر حەزی لێیە خوا هەر پێی خۆشە و خوا هەر دڵی خۆش دەبێ ئەوە نییە وەکو خەڵکی دنیای جارێک داوای لێ بکە لەوانەیە تۆزێک وانە بەڕۆیکی خۆش جوابت داتەوە بەڵام تۆزێکی کە بڕۆ داواکاریەکە دووبارەکەوە لەوانەیە لێت تووڕە بێ بەسخوا بەعکسی هەموو دەسەڵاتدارەکانی دیکەی دنیاەیە ئەگەر لێی نەپاڕێەوە ئەگەر داوای لێ نەکەی لێت تووڕە دەبێت بەعکسەوە هەتا دوعای لێ بکەی و لێی بپاڕێەوە ئەنی خۆت بە محتاجتر دەزانی بۆ خوا وەخوای گەورە چاکتر جوابی دوعاکەت دەداتەوە وەڵامی دوعاکەت دەداتەوە بۆیە ئیمانداران و ژیرەکان ئەو هەموو ڕەبەنا ڕەبەنا ئەو هەموو دوعایانە بەسەریەکەوە دەکەن بۆیە خوا دەفەرمێ فەستەجابە لەهم وەڵامی دانەوە پەروەردگاریان فەرمووی ئەننی ها قسەکەی خوا ئەننی بێگومان من لا ئوضیع نایفەوتێنم بە زایعی نادەم بە هەدەری نادەم هەموو معناکانی هەریەکشتن عمل کردداری عاملین هیچ کەسێک لەو کەسانێک کە کرددار دەکا منکم لە ئێوە جا من ذەکەرین ئەو کەسە نێر بێ یان مێینە بێ بعضکم ئێوە هێندێکتان لە هێندێکتانن نێرینە لە مێینن مێینش لە نێرینن فالذینە هاجر و ئەوانەی کۆچیان کرد و ئوخرجوا دەرکران من دیارهم لە ئاوەدانیەکانیان و ئوذوا فی سەبیلی ئەزیەت دران و ئەشکەنجە دران لە پێناوی من وقاتلوا شەڕیان کرد کوشتاریان کرد وقتلوا کوژراشن یا ئامادە بوون بکوژرێن ئەوە لە ئوکەفڕەن عنهم بەدڵنیاییەوە ڕەش دەکەمەوە لە سەریان سەیئاتهم هەموو خراپەکانیان ولا ئەدخەلناهم و دەشیان خەمە جەناتین چەندان باخ کە تەجری دەڕوا من تحتها بەژێریدا ئەلئەنهار چەندان ڕووبار ثەوابن ئەوە پاداشتێکە من عند الله لەلایەن خواوە ئامادەکراوە و تەوان بەس بەخواش ئامادە دەکرێت والله خوا عنده لایەتی حسن الثواب جوانترین پاداشت ئەو جار خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم و بە ئێمەش دەفەرمێ لا يغرنك بافریوت نەدەن با نەتخەڵەتێنێ تقلب الذين تقلب يعني هاتو چۆکردن و ئاڵ و گۆڕکردن و هاتنی یا ڕۆیشتنی کەسانێک لەسەر زەوی لە شارێک بۆ شارێکی دیکە لە وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە الذين كفروا ئەوانەی کە بێ باوەڕن فی البلادی لە شارەکاندا کاتی خۆشی طبعا کافرەکان زۆر جاری کە باسمان کردووە لە ڕووی نیعمەتی دنیایی زۆر جار یا زۆرینەی جارەکان نیعمەتی دنیاییان زیاتر لە بەردەستدایە وایە و ئەوەی دەستیشی دەکەوێت طبعا ئینسانی کافر ئینسانێک ئیمانی بە قیامەتێ نەبێ بۆ دنیاە دەژێ ئەوەی دەستیشی دەکەوێت حەزی لێ لە دنیادا خۆشی لێ ببینێ وایە جاری وایە لە پێشچاوی تۆ بە نمونە کەسێک خوا پێی داوە بە خوا پێداویەکەی خۆی کۆمەڵێک یعنی عەرزکردن و خۆ پیشاندانی هەیە زۆر جار ئینسان لەوانەیە ئەو هەستەی بۆ دروست ببێ با منیش هەوڵ دەم وەکو ئەوی هەم بێ بۆی وەکوی ڕابگەرم بە نمونە کەسێک لە وڵاتێک بۆ وڵاتێکی دیکە بەردەوام خەریکی گەڕان و پیاسە و بەڕێکردنی کاتەکانیەتی لە دنیادا بەخۆشی زۆر جار لەوانەیە ببێتە هۆکاری ئەوەی کە ئینسان لە دینداریەکەی سارد ببێتەوە یان هەوڵی ئەوەی بدا ئەویش وەکو کەسە بێدینەکەی وەکو کەسە بێ باوەڕەکەی بکە بەڵام خوا دەفەرمێن نە لا يغرنك بافریوت نەدەن نەتخەڵەتێنێ تقلب الذين ئاڵ و گۆڕ و هاتوچۆی ئەوانەی کە بێ باوەڕن فی البلادی لە شارەکاندا کافرەکان بێ باوەڕەکان کە بە تەکەببور و خۆبەزلزانینەوە لە شارێک بۆ شارێکی دیکە دەچن بۆ کەسابەت و خۆمان دەستکەوتی دنیای و قازالجی دنیایی بەردەوام خەریکی تیجارەت و بازرگانین یعنی ئەو سەرقاڵبوون و مەشغەڵەتی بێ باوەڕانە ئەو هاتوچۆ خۆ دەرخستنی بێ باوەڕانە با نەبێتە هۆکاری ئەوەی کە ئێوە فری و بخۆن بەچی بە دنیا یعنی واتان لێ بکواز لە قیامەت بێنن سەرقاڵی دنیا بن چونکە ئیماندار بۆ شوێ دەژێ بۆ دنیاە بۆ قیامەتێ چەند بێگومان بۆ قیامەتێ دەژێ ئەگەر دنیایەکی 70-80 ساڵە
پێویستی بەو هەموو ماندووبوونە بێ کە کەسە کافرەکە دەیکا وایە کە دڵنیاشە هەردەمرێ با بێدینیش بێ با ئیمانیشی بە زیندووبوونەوە بە بەهشتێ نەبێ بەڵام خۆ دەزانێ هەردەمرێ وایە ئەی من و تۆ کە ئیمانمان بە قیامەت و بە ژیانی ناو بەهشتێ هەیە دەبێت چەند خۆمان دووکەین بێگومان دەبێ دەڵان هەوڵی زۆرتر دەین ئەگەر 56 ساڵ هێندەی بووێ قیامەتێکی هەتاهەتایی بەبێ گومانی پێویستی بە زیاترە بەڵام خوای گەورە تەڵان فەزڵ و چاکەی لەگەڵ کردوین کە زۆر جار بە کردەوەی کەمتریش لێمان ڕازیە لێمان قبوڵ دەکا بە زاری وایە ئەو کەمەش ناکەین بۆیە خوا دەفەرمێت لا یەغوڕەنەکە با فریوتان نەدا بانەتان خەڵەتێنێ تەقەلوب الذین ئاڵ و گۆڕکردن و هاتوچۆکردنی ئەوانەی کە بێباوڕن لە شارەکاندا جاوە هەر بۆ کەسێک ناکە کافرە هەر کەسی دنیایش ئێستا کە دەبینی کەسێک خوا ماڵی داوەتێ بە ماڵەکەی وەک دەڵێ خۆشی ڕادەبوێرێ بەڵام لە حەڵاڵ و حرامی ناگەڕێتەوە دەسەڵاتی داوەتێ بە دەسەڵاتەکەی خۆی هەڵدەکێشێت و خۆی عەرز دەکا هەندێک چاکەی دنیایی لەگەڵ کراون ئەو خۆ دەرخستنەی ئەوان با نەبێتە سەبەبی ئەوەی کە تۆش هەوڵ دەی وەکووی بکەیت وەکووی سەر خۆت سەرقاڵکەی بە دنیا قیامەتت لەبیرچێتەوە بۆ چونکە خوا دەفەرمێ مەتاع قەلیل ئەوەی ئەوان ڕابواردن و خۆشیەکی کاتیە خۆشیەکی کەمە ثم پاشان مەئواهم جێگاکەیان شوێنیان عند الله مەئواهم جەهەنەم شوێنیان دۆزەخە وبئس المهاد وخرابترین شوێنێکیش کە ئینسان تێیدا بحەوێتەوە و تێیدا بمێنێتەوە جەهەنەمە لە جەهەنەمی خراپترمان نییە ئەو باسی کەسێکیە کە بە دنیا و دەستکەوتەکانی دنیا قیامەتی لەبیرچوو بێتەوە ها دەنا مەبەستمانەوە نییە کە ئیماندار دەبێ لە ژوورێدا سزن بێ بۆی نییە هیچ خۆشیەکی ببینێ بۆی نییە بچێتە هیچ جێگایەکی یان هیچ سەفەر و گەشت و گەڕانێک بەسەر زەویدا بکە گەڕان و گەشتکردن لەسەر زەوی ئەگەر قیامەتت لەبیر نەباتەوە ئەگەر پێی فری و نەخۆی و وەک دەڵێ باوەشی پێدانەکەی و لەسەر حیسابی قیامەت نەبێ طبیعیە و شتێکی ڕێگە پێدراوە بەڵام ئەمە باسی کەسێک دەکەین کە کافرە و ئیهتیمامەکەی تەنها بە دنیایە ئەوەی حیسابی بۆ ناکا قیامەتە تەنها سەرقاڵی خۆشیەکانی دنیایە بەو کەسە نابێ ئینسان فری و بخوا چونکە ئەو ئەگەر هەموو دنیاشی هەبێ مەتاع قەلیل خۆشی و ڕابواردنێکی زۆر زۆر کەمە ئەگەر تەمەنی 100 ساڵ بێ ئێستا کەس ناگاتە 100 ساڵیش وایە ناگاتە ئەو یعنی یەک نیو سەعاتی ناو قەبر کە بە ناخۆشی لە دوای مردن بەڕێ دەکات ناگاتە چەند دەقەیەکی ناو قەبر ها نەگری دەشتی مەحشەر و ناو جەهەنەمێ و ئەوانە ها حەدیثە مەشهورەکەی هەمانە کە دەفەرمێ لە قیامەتێ کەسێکی بێ باوەڕ دێنن کە لە دنیادا خۆشترین ژیانی هەبووە بێنە پێشچاوی خۆت لەو دنیایدا کێ خۆشترین ژیانی هەیە دەفەرمون یەک جار ئاوا دەیخەنە ناو جەهەنەمێ و دەیهێنەوە دەرێ چۆن مریشکی دەخێ ناو ئاوێ و یەک جار دەیهێنیەوە دەرێ یەک جار دەیخەنە جەهەنەمێ و ڕێک دەیهێنەوە دەرێ خوای گەورە بۆ خۆی لی دەپرسێ فڵانە کەس خۆشیت دیوە لە دنیادا دەڵێ لا والله یا ڕەب دەڵێ نا سوێن بە تۆ ئەی خوا قەت خۆشیم نەدیوە یعنی بە یەک جار چوونە جەهەنەم و هێنانە دەری هەرچی خۆشی هەیە لەبیری دەچێتەوە بەعکسیشەوە ها ئینسان ئەگەر ئیماندار بێ دەفەرمێ ئیماندارێکیش دێنن کە ژیانی دنیایی پڕ بۆ لە ناخۆشی تەنها بەهشتی پیشان دەدەن و ئەوە دەیهێننەوە دەرێ پرسیاری لێ دەکا فڵانە کەس قەت ناخۆشیت دیوە ئەوی سوێن دەخوا دەڵێ نا ئەی خوایە هیچ ناخۆشیێکم نەبینیوە یعنی بە چوونە بەهشت و بەبینینی بەهشت هەرچی ناخۆشی هەیە خوا لەبیرت دەباتەوە بەعکسیشەوە بۆ کەسی بێباوەڕ بە چوونە جەهەنەمێک بە چرکەیەکی ناو جەهەنەمێ هەرچی خۆشیەکانت هەیە بەلا دەندرێ بۆیە خوا دەفەرمێ مەتاع ئاگاتان لێی بێ ئەوەی کافرەکان و بێباوەڕەکان دەیکەن ناوێ بتان خەڵەتێنێ و قیامەتتان لەبیر باتەوە ئەوەی وان مەتاع قەلیل مەتاع ڕابواردنێکی کەم ثم مەئواهم پاشان شوێنی مانەوەیان دۆزەخە وبئس المصير وخرابترین وبئس المهاد وخرابترین میهاد بۆ خۆی یعنی بێشکە یعنی لانکە یعنی ئەو شوێنێک ئینسان تێیدا دەحەوێتەوە و ئیسراحەت دەکا بەڵام خوای گەورە لێرە وەکو تعذیبێکی دەرونی بۆ کافرەکان بەکاری هێناوە دەنا لە ئەسڵدا میهاد بۆ شوێنێکی خۆشە بەڵام تۆ بتخەنە ئاگرن و بڵێن پرسیار لێ بکەن شوێنەکەت خۆشە
هەندێک کە ناڕەحەت دەبی وانە ئاوێکی لە کوڵی دەرخواردن و پێت بڵێن ساردا لەو بابەتەیە بخوای گەورە وەبئس المهاد خراپترین شوێنی مانەوە و حەوانەوە بۆ ئەوان جەهەنەمە. ئەو جار خوا دەفەرمێ لكن الذين اتقوا بەڵام ئەوانەی کە خۆپارێز بوون ئەوانەی خۆیان نەپاراستوە و تەنها ئیهتیمامیان بە دنیایە داوە مەتاع قەلیل کەمێک ڕادەبوێرن کەمێک خۆشی دەبێنن بەڵام دواتر بۆ شوێ دەچن بۆ دۆزەخێ. لكن الذين اتقوا بەڵام ئەو کەسانەی اتقوا ربهم خۆپارێزیان کردووە لە فەرمانەکانی پەروەردگاریان. یعنی چی خۆپارێزیان کردووە؟ یعنی ئەمرەکانیان جێبەجێ کردووە لای کەمی واجباتیان کردووە لە نەهی و قەدەغەکراوەکان لای کەمی لە کەبائیر دوور کەوتونەتەوە. طبعا هەر کەسێک واجبات ئەو شتانەی کە پێیان دەوترێ واجب فەرز لە دیندا بیان کە بەس فەرزەکان هیچ سونەتێکیش نەکە و لە گوناهەکانیش تەنها کەبائیرەکان نەکەی چونکە کەس نییە هیچ گوناهێکی هەر نەکە بەس کەبائیر گوناهە گەورەکان نەکەی خوای گەورە دەتخاتە ڕێزی متەقیەکانەوە. جا لكن الذين بەڵام ئەو کەسانەی اتقوا خۆپارێزیان کردووە لە خواترسان بۆ ئیتەقوی زۆر دەقیق نییە خۆپارێزی دەقیقترە بەڵام خۆپارێزیش دوو بەشە. خۆپارێزی لە کەم تەرخەمی لەکردنی واجبات باشە خۆپارێزی لەوەی کە حرام و گوناهە گەورەکان نەکەی. هەر کەسێک خۆپارێزی کرد بێت لە فەرمانی پەروەردگاری لەهم بۆیان هەیە جەناتون چەندان باخ ئەوەی سەرێ پاداشتی ئەو کەسانە بوو کە هیجرەتیان کرد بوو کە دەرکرابوون کە ئەزیەت درابوون کە شەڕیان کرد بوو شەڕیان لەگەڵ کرابوو. وایە ئەگەر کەسێک هەر متەقی و لە خواترسێکی ئاسایی بێ ئەو دەچێتە شوێ بێگومان مەسیر و ئەوەی ویش ئەنجامی ویش هەر لەگەڵ ئەوانەی پێشووە بۆ چونکە گوتم ئەگەر کەسەکە متەقی و ئیمانداری چاک بێ ئەگەر ئەو حاڵانەشی بەسەر نەهاتبن ئامادەیە مادام ئامادەیە خوای گەورە بەپێی ئامادەیی و نیەتی دڵەکەی خۆی بۆی دەکا. للذين لكن الذين اتقوا بەڵام ئەوانەی خۆپارێز بوون لە ئەمری پەروەردگاریان دیسان لەهم جەناتون بۆ ئەوانیش هەیە چەندان باخ وایە ئەو جار تەجری من تحتها الأنهار وەکوی سەرێ دەڕوا بەژێر هەر باخێکدا چەندان ڕووبار. ئەو جار خالیدینە فیها دەمێننەوە لەناو ئەو باخانەدا بە نەمری و بە هەتایی واضحە. ئەو جار چێ پێیان دەدا نزولن یعنی ئەوە میوانداریەکە پێشوازیەکە چێ لەیان دەکا لەکوێ لەیان دەکرێت لەلایەن خواوە. زۆر جار لە دنیاداگە لە دنیاش هاگە دەستێ میوانداریەکی وایە ئەگەر کەسەکە جاری وایە بە شێوازێک میواندارت دەکا سەیری ئەو جێگای دەکەی کە بۆت حازر کراوە سەر سوڕ دەمێنێ وایە سەیری ئەو خواردنەی دەکەی کە بۆت دادەندرێت و بۆت حازر دەکرێت تەعەجوبت لێی دەمێنێ. ئەدی ئەگەر ئەو کەسەی پێشوازیت لێ دەکا خوا بێ دەبێت چۆن بێیانی ئەو کەسەی کە میوانداریەکەت دەکات ئەگەر خوا بێت و لە بەرامبەر ئەو ئیمان و تەقوایش بێ کە لە دنیادا بۆت کراوە. یەکێک لە زاناکان لە مفەسیرینەکان دەفەرمێ کاتی خۆی لەگەڵ کۆمەڵێک لە تەڵەبەکانم چووینە وڵاتێکی لە وتێلێکی نازان 5 سێرەیە 7 سێرەیە چەندیە ئیستیقبالیان کردین و شوێنیان بۆ داناین دەڵێ بە شێوازێک تەبەت ئیستیقبالیان کردین و پێشوازیان کردین هەمومان تووشی تەعەجوب و سەرسامی بووبووین سەرەتا. یعنی شتی لەو بابەتەی لەو جۆرە پێشوازیەمان نەبینی بوو. تەڵەبەکانم گوتیان یعنی بە تەعەجوب و سەرسامیەوە دەڵێ لێم پرسین تەعەجوب و سەرسامیتان لەو شێوە پێشوازی و میوانداریەی دێ یان بەڵێ یا شەخصی لەو بابەتەمان قەت نەدیوە. جا دەفەرمێ وایەتەم بەسەر داخوێندنەوە فەرمووی ئەدی ئەوەی ئەگەر لێرە سەرتان سوڕما بێ کە ئەوە ڕێزی مرۆڤێکیە گرتوویەتی لە مرۆڤێکی وەک خۆی وایە ئامادە باشیە کە مرۆڤێک کردوویەتی بۆ مرۆڤێکی دیکە کە وەک خۆیەتی وایە ئەی ئەگەر خالیق دروستکەر خوا بۆ عەبدی خۆی تەمەن پێشوازی وە شوێنی ئیستیقبال و میوانداری ساز کات و ئامادەی کا دەبێ ئەو کاتە چۆن بێ بێگومان تەمان ئەو کاتی ئەوەی کە دەگوترێ هیچ چاوێک نەیدیوە و هیچ شوێیەک نەبینیوە بەس ئەوەت بە مێشکی دادێ وێ دەفەرمێ خالیدینە فیها بە نەمری تێیدا دەمێننەوە
نزلا ئەوە میوانداری و پێشوازیەکە من عند الله لەلایەن خواوە لێیان دەکرێت وما عند الله ئەوەی لای خوایە ئاگاتان لێی بێت لەوەی کە کافرەکان پێوە سەرقاڵن ها لەوەی کە کافرەکان پێوە مەشغوڵن ئەوەی کە کافرەکان خۆشی لێ دەبین و هاتوچۆی پێ دەکەن لەسەر زەوی وما عند الله ئەوەی لای خوایە خەیڕون زۆر چاکترە لەوەی لە دنیادا لەگەڵ لەکن خەڵکی بێدین و بێباوەڕ هەیە بەڵام بۆچێ للئەبرار بۆ ئەو کەسانەی کە چاکەکارن لكن الذين اتقوا بەڵام ئەوانەی کە خۆپارێز بوون ربهم لە فەرمانی پەروەردگاریان لەهم بۆیان ئامادەکراوە جەناتون چەندان باخ کە تەجری دەڕوا من تحتها الأنهار و بەژێریدا چەندان ڕووبار خالدینە فیها دەمێننەوە بە نەمری تێیدا نزولا ئەوە پێشوازیەکە من عند الله لەلایەن خواوە لێیان دەکرێت وما عند الله ئەوەی لای خوایە خەیڕون زۆر چاکترە لەوەی لەکن کافرەکانە و کافرەکان لە دنیادا بەکاری دێنن بەڵام للئەبرار بۆ چاکەکاران ئەوجا خوا دەفەرمێ وئین من ئەهل الکتاب بێگومان بەشێک لە خاوەن کتێبەکان لەمن کەسانێکن یؤمن بالله باوەڕدێنن بەخوا ئێمە کە زۆر جار ڤەمی ئەهلی کتاب دەکەین ڤەمی جوولەکە و نەسڕانیەکان دەکەین نابێ زەمەکە گشتی بێ بڵین هەرچی کاتی خۆی جوولەکە بوو بێ نە وئین من ئەهل الکتاب بێگومان لەناو خاوەن کتێبەکانیشدا کەسانێک هەن یؤمن بالله باوەڕدێنن بەخوا وەکو ئێمە وما أنزل إليكم وباور دينن بو پەیام و شریعەت و قورئانەش کە نێردراوەتە خوارێ بۆ لای ئێوە ئەوجار وما أنزل إليهم و ئیمان دێنن بەو پەیام و کتێبەش کە نێردراوەتە خوارێ بۆ لای ئەوان ئەوجار هەر ئەوەندە نا خاشعینە لله خاشع یعنی ملکەچ و خۆ بە کەمزانیشن لە بەرامبەر خوادا صفتێکی دیکەیان ئەوەی لا یەشتەڕونە نایگۆڕنەوە بئایات الله نیشانەکانی خوا لا یەشتەڕونە بئایات الله ثەمەنەن قەلیلا ناگۆڕنەوە نیشانە و بەڵگەکانی خوا لە بەرامبەر دەستکەوتێکی کەمدا ئولائیکە ئەوانە لەهم بۆیان ئامادە کراوە ئەجڕوهم پاداشتی خۆیان عند ربهم لەکن پەروەردگاریان پاشان ئین الله خوا دەفەرمێ بێگومان خوا سەریع الحساب زۆر خێرایە لە چی لە لێپرسینەوەدا زۆر خێرایە لە لێپرسینەوەدا کە ئیبن عەباس و حەسەن دەفەرمون ئەو ئاەتە سەبارەت بە نەجاشی هاتۆتە خوارێ ها نەجاشی ئەوەی پادشای حەبەشەی بوو مسلمانان پێش هیجرەتە گەورەکە وەندوو جار کۆچیان کردبوو بۆ لای ئەو نەجاشی لە ئەسڵدا لەسەر سرینێکی بووە مەسیحی بووە بەڵام مەسیحیەکی ڕاست طبعاً پابەند بە ئینجیل وەک پادشایەکی دادپەروەر جاجاری دووهەم کە 70 سەحابەیە دەچن بتپەرستەکان وەفتێکی دەنێرن داوای لێ دەکەن کە ئەو کەسانیان ڕادەستکەنەوە چونکە لە دینی باب و باپیرانیان هەڵگەڕاونەوە على ئەساس نەجاشیش دێنێ تەوەن بانگیان دەکا کە گەورەی سەحابەکان لەو کاتیدا جەعفەر بووە جەعفەری کوڕی ئەبوو تاڵیب لەگەڵ قوڕەیشیەکان لە شوێنێکی دایان دەنیشێنێ بۆی هەریەکیان قسەی خۆیان بکەن کاتێک کە لە جەعفەری دەپرسێ ئێوە چیتان پێوە و دینەکەتان چییە هەندێکاتی بەسەردا دەخوێنێتەوە یەک سەر تەوەن لە دڵی خۆیڕا ئیمان دێنێت و دەڵێن فرمێچک بە چاویدا هاتوتە خوارێ لەگەڵ خوێندنەوەی ئاەتەکاندا بۆیە بەڵام پادشای مەسیحیەکان بووە تەبەن نەیتوانی ئیمانەکەی خۆی ئاشکراکە بە هەر عوزرێک بوو بێ بەڵام بۆتە ئیماندار بۆیە دوای چەند مانگ کە وەفات دەکا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە دەبیستێت نەجاشی وەفاتی کردووە دەچێ تەبەن نوێژی غایبی لەسەر دەکا و دوعای بۆ دەکا نوێژکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری و لە چەند شوێنیش خۆی گەورە قورئان لە قورئاندا ئیشارەتی پێکردو بە ناڕاستەوخۆیی یەکێک لەو ئاەتانێک کە باسی دەکات نەجاشیە بەڵام دیسان حکومەکە گشتی یعنی هەر کەسێک پێشتر مەسیحی بوو بێت یان جوولەکە بوو بێت بەڵام دواتر
نەتیجەکەی ئەنجامەکەی ئیمانهێنان بوو بێ بەبێ گومانی خوای گەورە ڕابردووی دەستڕێتەوە و دەیخاتە ڕیزی ئیماندارانەوە. وإن من أهل الكتاب بێگومان بەشێک لە خاوەن کتێبەکان لمن يؤمن بالله کەسانێکن بەڕاستی باوەڕ دێنن بەخوا وما أنزل إليكم وبو پێامەش ئیمان دێنن کە بۆ ئێوە هاتووە وما أنزل إليهم وباوەڕش بەو کتێبە دێنن کە بۆ ئەوانیش هاتووە یعنی ئیمانیان بە ئینجیلە ڕاستەکەی بە کتێبە ڕاستەکەی خۆشیان هەیە ئەوجار خاشعین لله خاشع ملکەت و خۆ بەکەمزانن لە بەرامبەر خوادا تەکەبور نانگرێ ئەوجار ئامادەنین لا يشترون بآيات الله ثمنا ناگۆڕنەوە نیشانەکانی خوا بە نرخێکی کەم کە ئەو کات بتپەرستەکانی مەکەی ئامادە بوون مەبلەغێکی زۆر پارەیان پێ بدەن بۆی موسڵمانەکانیان تەسلیم کەنەوە بەڵام لەبەرەوەی دەزانی ئەوانە ئیماندارن و موسڵمان و دینەکەیان ڕاستە بە تەنها چەند ئاەتێکیشی بەسەردا خوێندراوەتەوە گەیشتۆتە قەناعەت ئامادە نەبووە دەستکەوتی دنیایی وەرگرێت لە پێناوی فرۆشتنی ئیمانی خۆی یان فرۆشتنی کەسەکاندا بۆیە دەفەرمێت لا یشتەڕونە نافرۆشن ناگۆڕنەوە نیشانەکانی خوا لە بەرامبەر نرخێکی کەم ئولائیکە ئەوانە لەهم ئەجڕهم بۆیان هەیە پاداشتی خۆیان پاداشتی ئیمان و کردەوەکانی خۆیان عند ربهم لەکن پەروەردگاریان إن الله سريع الحساب بێگومان خوای گەورە زۆر خێرایە لە لێپرسینەوەی هەموو دروستکراوەکان لە قیامەتێ چەندی پێدەچێت تەنها دەفەرمون نیو سەعات یان نیوە ڕۆژێکی پێدەچێ چونکە نظامی دنیاە لەگەڵ قیامەتی جیاوازە ئەوە یەک و پاشان لەوێ خوا لێپرسینەوەی دەکە وایە زەمن بۆ خوایە بۆ ئێمەیە خوا ئیشەکانی خوا پێویستیان بە زەمن و بەکار نییە ئەوجار کۆتا ئاەت خوا دەفەرمێ یا ئەیوهە الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە چی بکەن چوار شتمان داوا لێ دەکا کە هەر کەسێک ئەو چوار سیفەتانە لە خۆیدا بێنێتە جێ وعدی پێدراوە خواسی بۆ بکە لعلكم تفلحون بەدڵنیاییەوە خوای گەورە سەرفرازت دەکا یعنی چی یعنی ناتخاتە جەهەنەمێ و دەخاتە بەهەشتێ مفلح ئەو کەسێ لە ئاگر ڕزگاری بووە خوای گەورە گەیاندوویەتی بە بەهەشتی یا ئەیوهە الذین ئامنوا ئەی ئەوانەی کە خۆتان بە ئیماندار دەزانن چی بکەن اصبروا دان بە خۆتاندا بگرن دان بە خۆتدا بگرە لەسەر جێبەجێکردنی واجبات زەحمەتی تێدایە نیە بێگومان تێدایە نوێژێکی بەیانی ئەگەر تۆ بزی لە خۆت نەکەی لە خەوی خۆش و لە جێگای فێنک یا لە جێگای گەرمدای جاری وا هەیە هاتنەدەری ئاسانە یا پێویستی بە خۆراگری هەیە ڕەمەزانە بە ڕۆژۆی تینوت دەبێ و برسیت دەبێ گەردان بە خۆت دانەگری وایە کەسێک زەکاتی دەدا و مەبلەغێکی زۆر پارەی دەردێنێ گەر پێ لە جەرگی خۆی نەنێ وازحە پێی نادرێ حەج ئێستاش کە بە سارە و تارەی دەچی ئەو هەموو مشەقەت و زەحمەتەی تێدایە ئەی جاران ئەگەر بە وەڵاخی ڕۆیش بای و بە پێیان چوو بای بۆیە هەموو ئەمرێکی خوا پێویستی بەوەی هەیە خۆڕاگر بی لەسەری تا بیکەی و پاشان ئەگەر گوناهت هاتە پێشێ زۆر جار نفسی ئینسانی حەزی لە گوناهە یا حەزی لێ نییە زۆرینەی گوناهەکان نفسی ئینسانی پێی خۆشە ئەگەر زاڵ نەبی بەسەر نفسی خۆتدا تۆ بزی لە نفسی خۆت نەکەی پێ لە خۆت نەنەی بۆیە دان بە خۆتدا بگرە لەسەرەوەی کە فەرمانەکانی خوا جێبەجێکەی لەسەرەوەی کە گوناه نەکەی و لەسەر بەڵاو موسیبەت و تاقیکردنەوەکانیش کە دێنە پێشت و خوای گەورە پێت ئیمتیحان دەکا خۆڕاگر بەجا خۆڕاگری لە بەرامبەر ناخۆشیەکانیشدا هەر دەبێ وایە بۆی نەڕوخێی و ناومێد نەبی ئەدی ئەگەر خوا بە خۆشیەکان تاقی کردیەوە هەر دەبێ خۆڕاگر بیت لە خۆبایی نەبی تووشی عوجب نەبی بە خۆتەوە نەنازی فەقیرێک پێویستی بە خۆڕاگریە بەهۆی فەقیریە و پەنا بۆ حرامی نەبا وایە ئەی دەوڵەمەندێک کە خوا زۆری پێدەدا بێگومان دەبێ ئاگای لە خۆ بوو بۆی تووشی لە خۆبایی بوون نەبێت و بە پارەکەی خۆی هەڵنەکێشێ بۆیە ئارامگر بن ئەدی وەسابیڕوو زۆر لێک دەچن وایە ئیسبیڕوو وەسابیڕوو ئیسبیڕوو یعنی خۆڕاگر بن وەسابیڕوو یعنی ئارامگریەکەتان زیاترکەن لەوەی لە بەرامبەرتانە بە تایبەتی عولەما دەفەرمون لە کاتی شەڕدا زۆر جار کە دوو جەنگاوەر کاتی خۆی بە تایبەتی شەڕ بە شمشێرێ بووە خۆمەرزنی هەر موسڵمانەکە سابیر بوو بێ وایە ئەوەی بەرامبەرەکەش حتمەن هەر خۆی ڕاگرتووە نەیویستوە بکوژرێت کە بە زۆری کەس چوونەتە بەرامبەر یەکتر یەکێکیانێکێکی
هەر بارزێدا داوە جاری وا هەیە بەرامبەرەکە لەوانەیە کەسێک بێ لە تۆ سوورتر بێ لەسەر کوشتنی تۆ وایە دەبێت چی بکەیت دەبێت هەوڵدەی ئارامگریەکەی تۆ لە ئیوی زیاتر بێ یان جاری وایە موسیبەتێکت ڕوبەڕوو دەبێتەوە موسیبەتەکە زۆر سەختە زۆر قورسە وایە بە ئارامگریەکی کەم لەوانێت نەتوانێت ڕوبەڕوو ببیەوە وایە بەوەندە ئارامگریەی کە خوا پێی داوی بە فیتڕەت و بە سروش ناتوانێت ڕوبەڕووی ببیەوە دەبێت چی بکەیت دەبێت هەوڵدەی سەبرەکەت ئارامگریەکەت لە خۆتدا زیاد بکەیت بەهێزی کەیت ئەها کات خۆی دەڵێن لە لوقمانی حەکیمیان پرسیوە ینی ئینسان چۆن دەتوانێت ببێتە کەسێکی ئازا یان بیبێەوە لە کەسی بەرامبەر دەڵێ وەرە دەستت بخە ناو دەمم تەوان دەستی هێناوەتە ناو دەمی خۆی پەنجەی خۆشی خستۆتە ناو دەمیوی تری گازی لێ بگرا تاوان هەر دوکان گازیان لە یەکتری گرتووە تاوان هەر بێگومان ناڕەحات بوون دواتر لوقمان هەر خۆی ڕاگرفتە ئەو هاواری کردووە هاودێتی ئەو ئازایەتە ئەگەر یەک تۆزیکەتۆ هاوارە نەکردا من هاوارم دەکرد بۆیە هەم موسیبەتی ژوایە جاری وایە موسیبەتەکەت قورسە ئەگەر سەبرەکەت چرکە و سەعاتێکی دیکە بێ لەوانەیە موسیبەتەکە نەبێنێ لە شەڕ و شۆڕشدا بە هەمان شێوە جاری وایە سەبرت هەیە بەڵام دەبێت سەبرەکەی پێویستی یعنی کارە ساتەکە یان بەرامبەرەکەت لە تۆ بەهێزترە دەبێت سەبرەکەت زیادکەی بۆیە دەفەرمی ئیس ئارام بگرن وەسابڕ یعنی ئارامگریەکەتان لە خۆتاندا زیادکەن یا لە ئارامگریدا زاڵ بن بەسەر بەرامبەرەکەتاندا پاشان وەڕابط یعنی هەمیشە لە ئامادە باشیدا بن لە ئامادە باشیدا بن بۆچی بۆ ڕوبەڕووبوونەوەی دوشمنەکانتان جا ئەگەر کاتەکە کاتی تەوان شەڕ بوو ئامادە باشی بۆ شەڕ بەچی دەکرێت بە چەک و ئەسلیحە و ئەو وەسائلانەی کە بەرامبەرەکەت پێتی دەبێ هەوڵدەی بەدەستی بێنی لە دنیای ئیسلام مسلماناندا ئێستا کە زۆر جار ئەها بیانووی مسلمانان کە جیهاد ناکەن یا کە جیهادیان پێناکرێت دەڵێن چی دەڵێن ئەو وەسائلانەی وایە ئەو چەک و تەقەمەنی و هۆکاری شەڕانەی کە لە بەردەستی کافراندایە لە بەردەستی ئێمەدانە بۆچی وایە لەبەرەوەی لە کاتی خۆیدا مسلمانان کەم تەرخەم بوون دەنا ئەگەر چۆن کافرەکان و بێدینەکان لە کاتی خۆیدا خەمی ئەوەیان خواردووە چەک و ئەسلیحە و ئەو هەموو تۆپ و دەبابە و نازانم وەسائلانە دروستکەن مسلمانانیش دروستیان کردبایە ئێستا هەم مسلمانانی سەلامەت دەبوون هەمیش کافران هات چونکە مسلمان ئەگەر دەسەڵاتیشی هەبێ هێزیشی هەبێ بەستەم خوێنی خەڵکی ناڕێژێ بەس کە نەدبوو بێهێز بووی کەسی کافر مەبدەئی نییە خۆشی سەلامەت نابێ شەڕێ دەکا و هەروەها تۆش بەدەستی سەلامەت نابێ بۆیە ئامادە باشی بۆ جیهاد با کاتی جیهادیش نەبێ واجبە ئەدێگەر کاتەکە کاتی شەڕێ نەبوو ڕیبات مەرز نییە هەر ئەوە بێ ئەگەر لە هێندێک سەردەمدا سەردەمی شەڕی فکریە لەگەڵ مسلماناندا وەختێک فکرەی مارکسیەت وەختێک ئەو مەسەلەی سروشت و دنیای بیری طبیعیەت مارکسیەت و لادینیەت ئیلحاد و بێدینی ئەوەی ئێستا لە ئارادایە دەبێت چی بکەیت ئامادە باشی ئەوەیە کە تۆ لەو شتەدا خۆت بە قووەتکەی بۆی ئەگەر تووشی هیوار و گفتوگۆ بووی لەگەڵ کەسێکی بێباوەڕدا بەشی کەسی بەرامبەرەکەت ئەوەت پێ بێ یعنی وزەت پێ بێت یا توێشت پێ بێت بۆیە وەڕابط یعنی هەمیشە لە ئامادە باشیدا بن بۆ ڕووبوونەوەی دوژمنان ئامادە باشی هەندێک جار بە قسەیە هەندێک جار بە جەستەیە هەندێک جار بە چەک و ئەسلیحەیە چی پێویست بوو واجب بە مسلمانان ناڵێ یەک بەتەنێ ئەوانە هەمویان بە جەماعەت دەکرێن وایە خۆت لە ئامادە باشیدا بن ئەو جار فەرمانی سێم وەتەقوا الله ئاگاشتان لە فەرمانەکانی خوا بێت پارێزکاری لە فەرمانەکانی خوش بکەن لعلكم تفلحون بە ئومێدی ئەوەی ئێوە بەختەوەر و سەرفراز بن لە ئاگەر ڕزگارتان ببێ بێنە بەهەشتیش چونکە ئەو ڕێباط و خۆ ئامادەکردنە بە تایبەتی حديثمان هي پیغمبر لفرمي صلى الله عليه وسلم من ماتها ولم يغزو ولم يحدث نفسه مات ميتة جاهلية أو كسي دمري جهادي نكرد به آمادش نبي جهاد كا يعني خوشي بو جهاد آماده نكرد به أجر بمري بنفامي دمري يعني القرآن ده خواه پیمان ده فرمي وأعدوا لهم
أو رك تفسيري أوي ما استطعتم من قوة آمادكن بو بباوران أوي لتوانات عندها لهيس هذا عندك زار علمه عندك زار ثقافة وفكرة عندك زار تشكو أسلحة خواي جورك باسي منافق كان ذاك هم منافق كان زور جار كبيغمبر صلى الله عليه وسلم لشر شي دهاتوا لأن قدي بيغمبر خواي مش بتما بوين بين لغلط بلام بزيت هشتين بلام فانشتني هشت هذا فرمنا ولو أرادوا الخروج لأعدوا له عدة أجر بتما بان لغلطوهات بان جهاد دبوا خوانا مادك منطق نيا هاي استاكسك بڵێ وەڵامیش مجاهدم و ئەمیش ئامادەم خۆ بە کوژدەم بەڵام لە شوێنی خۆی هەر لە دڵی خۆشیدا قەراری نەدابێ بە نمونە ئەگەر شەهادەت ئەگەر شەڕکردن بەرگریکردن دیفاعکردن لە دین بێتە پێشە دیفاعەکە وایە بە نمونە بڕیارت دابێ بە زمان دیفاع لە دین کەی دەبێ چەکی قسەکردنێت پێ بێ کە بریتە لە عیلم و معریفەت و زانست و زانیاری وایە لە هەر بوارێکدا بتەوێ خزمەت بە ئیسلام بکەی هی دەردەکەوێت کە ڕاز دەکەی ئەو کاتێک کە هەوڵتدا و وسایلەکانت بەردەستکردن بۆ خۆت بۆیە ئەگەر کەسێک ئیماندار بێت ئەو سیفەتانە یا ئەیها الذین ئامنوا ئەوانەی خۆتان بە ئیماندار دەزانن ئەگەر وانین ئاوا بن یعنی ئیصبروا دان بە خۆتاندا بگرن وەکو گوتم لەسەر واجبات جێبەجێکردن و تەرکی گوناه و هەر موسیبەتێک کە ڕوبەڕووتان دەبێتەوە تەمەن سەبری لەوەی ئینسان بێ ئەمری خوای نەکات و لە ئەمری خوای نەچێتە دەرێ وەصابروا ئارامگریەکەتان زیاد بکەن و محاولە بکەن لە ئارامگریدا بەسەر بەرامبەرەکەتاندا زاڵ بن ئاوا وەڕابطوا هەمیشە لە ئامادەباشیدا بن بۆ ڕوبەڕووبوونەوەی بێباوەڕان بە هەر شتێک کە بۆتان دەکرێت واتقوا الله پارێزکاری لە فەرمانی خوش بکەن ئەمر و فەرمانی خوش جێبەجێکەن لعلكم بەدڵنیاییەوە ئێوە تفلحون سەرفراز دەبن و بەختەوەر دەبن صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين